ڕەحمەت و نعمەتی خودا سەرارەی بوونی جیاوازیەکی گەورە لە ئەزموونی گۆرانەکانماندا، بەڵام هەموومان وەک باوەڕداران دەبێت بەردەوام ستایش و سوپاسی خودا بکەین بۆ نیعمەتە ڕزگارەکەمان. لە چیرۆک و بنەمای پێشوودا ئەزموونێکی زۆر ناوازەی گۆرانکاریمان بینی لەبارەی خەساوی حەبەشی. بینیمان و خوێندمانە لەو گەلیسەی کە فیلپۆس چووە ناوی. خەساوی حەبەشی لە پێشبینیەکانی پەیامبەر ئیشایای دەخوێندرێتەوە. داوای لە فیلپۆس کرد فێری بکات و تێبگەینێت کە ئیشایا باسی کێ دەکات. لەم بەشەدا فیلپۆسی بانگخواز بۆی ڕوون دەکاتەوە کە ئەمە عیسایە. خەساوی حەبەشی بە ئیمانێکی ڕاستەقینەوە ئیمانی هێنا، باوەڕ بە مەسیحی هێنا، لە ئاو هەڵکێشرا و بە خۆشی گەڕایەوە. ئەمە یەکێکی لە ئەزموونەکانی گۆرانکاری. ئەزموونێکی تر لە کردارە هەیە، یەکێک لە بەهێزترین ئەزموونەکانی ئیمانەکان کە مێژووی مرۆڤایەتی تۆمار کردووە. ئەزموونی شاول کە دوای گۆرانی بووە. پۆلس لە سەرەتای ڕەفتاری شەڕانگێزیەکانی شاول دەبینین، چونکە لەم پاشخەونی دەتوانین ببینین کە چۆن ئەزموونی گۆرانکەی ئەزموونێکی مۆجزەیە. کردار 9 لە سەرەتای ئایەتی 1ەوە. شاول هێشتا هەرەشەی لە قوتابیەکانی عیسا خاوەنشکۆ دەکرد و هەوڵی کوشتنی دەدات. دەتوانین خەیاڵی ئەم بابەتە بکەن، هەرەشە و کوشتن. ئەو خۆی رازی بوو بە کوشتنی ئیستیفانۆس. ئەمە شاولە کە لە پێشمان دوای ئەوە بوو بە پۆلس، نێردراوی گەورە گەڵان. چوو بۆ لای سەرۆکی کاهینان، داوای نامەی لێکرد بۆ کەنیشتەکانی دیمەشق، تاکو ئەگەر یەکێک ببینێت و سەر بە ڕێگای بێت چ ژن چ پیاو بە بەندکراوی بۆ ئۆرشەلیمیا ببات. کاتێک دەڵێت ڕێگا، ئەمە وەسفێکی گرنگە، چونکە مەسیحیەکان یان باوەڕدارانەی مەسیح خۆیان وەک شوێنکەوتووی ڕێگاکە وەسف دەکرد. بە زۆری ئەمە بەهۆی شتێکەوە کە عیسا فەرموویەتی. کاتێک تۆماس پرسیاری لێکرد کە چۆن عیسا بدۆزنەوە و چۆن بزانن بەرەو کوێ دەڕوات، بیرتانە نازانین بۆ کوێ دەچیت چۆن ڕێگاکە بزانین. وەڵامەکەی عیساتان بیرە: منم ڕێگا و ڕاستی و ژیان. کەس نایەتە لای باوک لە ڕێگەی منەوە نەبێت. چەمکی ڕێگا بۆ ئەم مەسیحیانەی بوویتە پێناسەیەک، ئەوان کەسانی ڕێگان. سەرنج دەدەین کە دوای ئەوە چی ڕوویدا. لە ڕێگایدا بۆ دیمەشق کە دەڕۆیشت و لە دیمەشق نزیک بووە، لەپڕ ڕووناکیەک لە ئاسمانەوە دەوروبەری پریسکە دایەوە. کەوتە سەر زەوی و گوێ لە دەنگێک بووە، پێی فەرموو: شاول شاول، بۆچی دەمچەوسێنەوە؟ ئەوە دەنگێکی ڕاستەقینەوە بوو. ئەمە دەنگی عیسای مەسیح بوو کە لە ئاسمانەوە لەگەڵ شاول قسەی دەکرد. ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر ناوازەیە. شاول پرسیاری کرد: گەورم، تۆ کەیت؟ پرسیارێکی زۆر بەهێز، چونکە لە سەرەتا شتێکی بەهێز لە دڵی شاولدا ڕووی دەدا. فەرمووی: من عیسام ئەوەی تۆ دەیچەسپێنیتەوە. هەوڵ بدە هەستەکانی شاول لەو کاتەدا بینە خەیاڵت. تا ئێستاش لە کۆشتی ستیفانۆس نەبووتەوە، لە ڕێگای بۆ کوشتن و گرتنی مەسیح زیاتر، چونکە باوەڕیان بە عیسا هەیە، کەچی دەنگێک لە ئاسمانەوە دەبیستێت کە پێی دەڵێت: من عیسام ئەوەی تۆ دەیچەسپێنیتەوە. بۆت زەحمەتە لوشکە لە نەقیزەی من باوێ، بەڵام هەستە بڕۆ ناو شار، لەوێ پێت دەکوترێت دەبی چی بکەیت. ئەوەی لە چیرۆکەکەدا ڕوویدا ئەوەیە کە یەزدان بۆ کەسێک دەرکەوت بە ناوی حەنیا و پێی وت کە شاول دێتە لای و پێویستە چاوی پێ بکەوێت. ڕەنگە حەنانیا لە ترسدا مردبێت. خودا پێی وت ئەمە کەسێکە ئیماندارە دەکوژرێت، بەڵام خودا لە حەنانیای گوت: ئەمە قاپێکە من هەڵبژاردوومە و ناوی من بۆ گەڵان هەڵدەگرێت. فەرمانی پێی کرد و بەروات نەترسێت. چیرۆکەکە لە ئایەتی 7 دابینیتەوە. حەنانیەش ڕۆیشت و چووە ماڵەکە، دەستی لەسەر دانا و گوتی: شاولی برام. شاول لێرەدا کەسێکی جیاوازە. شاول ئیتر کەسێکی غەریبە نەبوو. شاول بوو بە برا. حەنانیاش دەزانێت کە ئێستا شاول برایەتی. ئێستا بەشێکە لە بنەماڵەی خودا. شاولی برام
ئەیسای خاوەنش کۆ منی نردووە ئەوەی لەو ڕێگایە کە بێداهاتی بۆت دەردەکەوت تاکو و دیسان ببینێت و پڕێت لە ڕوحی پیرۆز. ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر تایبەتە. زۆربەی جارەکان کە کاری ڕوحی پیرۆز لە دوورداوێکی باشی کردار دەردەکەوێت. مۆجزەیەکی لەگەڵی داڕوو دەدات وەک ڕێگەیەکی بۆ پشتڕاستکردنەوە. دروستکردنی پەیامی مەسیح. لێرەدا بۆمان دەردەکەوێت کە پۆلس کە دەکاتە نێردراو نەتەوەکان پڕ بووە لە ڕوحی پیرۆز و پشتڕاستکردنی گۆرانەکە دەست بەجێ شتێکی وەک توێکڵ لە چاوەکانی کەوتە خوارەوە. ئینجا بینی مۆجزەیەکی تر لێرە هەستا و لە ئاو هەڵکێشرا. نانی خوارد هێزی هاتەوە بەرچەند ڕۆژێکی لەگەڵ قوتابیەکانی لە دمەشق بەسەر برد. پۆلس هەرگیز ئەم تاقیکردنەوەیە لەبیر نەکردووە. ئەوە دەخوێنینەوە کە لەسەر ئەم ئەزموونە چی نووسیوە و چۆن کاریگەر لەسەر ژیانی هەبووە. وای لێ کردبوو پڕ بێت لە سوپاس و ستایش بۆ خودامان. ئەو شتانە دەخوێنینەوە کە تێموسا و ساڵانێکی دوای ئەم ئەزموونە نووسیویەتی. سوپاسی عیسای مەسیحی خاوەنش کۆمان دەکەم ئەوە بەهێزیت کردم و بە دڵسۆزی دامناو و خزمەت کرد. ستایشیان کردم. هەرچەندە جاران کفرکەر و چاوسێنەر و توندەر بووم، دان پێدانەکانی زۆر بەهێز پۆلس هەرگیز لە بیری نەکرد کە چی بووە. بەردەوام دەبێت بەڵام عیسا بەزەی پێمدا هاتووە چونکە بە نەزانی بێباوەڕی دەم کرد. سەرڕێژ بوو نیعمەتەکەی مەسیحی خاوەن شکۆ لەگەڵ ئەو باوەڕە و خۆشەویستیە کە بەهۆی یەکبوون لەگەڵ عیسای مەسیحدا بەدەست دێت. خوددا ڕەحمی پێم کرد و ڕەحمەتی ئەو ژیانی منی گۆڕی. ئاراستەی ژیان می گۆڕی. قسەکانی تەواو دەکات. ئەم قسەیە ڕاستە و تەواو شایەنی قبولکردنە. عیسای مەسیح بۆ ڕزگارکردنی گوناهباران هاتە ژیان. هیچ کەسێکی بە ئەندازەی بە گوناهبار نییە. لێرەدا بۆ ڕابردووی خۆی دەگەڕێتەوە چونکە خەریکی کوشتنی مەسیحیەکان بوو. بکوژ بوو. بەڵام خوددا ڕەحمی پێدەکات. سەرنجی ئەو هۆکارە دەدەین کە ڕەحمەتی خوددایە بیر دەخاتەوە. بەڵام بەزەی پێمدا هاتووە تاکو یەکەم جار لە مندا عیسای مەسیح بەو پەری پشتوڕێژی دەرکەوێت وەک نمونەیەکی بۆ ئەوانەی باوەڕی پێبهێنن بۆ ژیان هاتەهای. وەک ئەوەی بڵێت ئەگەر خوددا بتوانێت من ڕزگار بکات دەتوانم هەر کەسێک ڕزگار بکات. نمونەیەکی زۆر بەهێز. پاشان ئەو دەستەواژەی دەخوێنینەوە کە هەموو قسەکانی لە شێوەی نەعمەتکە دەگاتە لوتکە. ستایش و سوپاس بۆ خوددا بۆ ڕزگارکردنی با بۆ هەتایەی ڕێز و شکۆمەندی بۆ پاشای هەتایەتان بێت کە نەمرو نەبینرا و تاقە خوددایە ئامین. بنەمایەکی لێرەدا کە ژیان لە ئەزموونی پۆلسەوە دەردەچێت ئەمەیە. سەرەڕای بوونی جیاوازیەکانی گەورە لە ئەزموونی گۆرانکانمان، بەڵام هەموومان وەک باوەڕدارین دەبێت بەردەوام ستایش و سوپاسی خوددا بکەین بۆ نەعمەتە ڕزگارەکەن. کاتێک هەریەک لە ئێمە ئەزموونەکەی خۆی بەبیر دەهێنێتەوە بۆمان دەردەکەوێت کە ئەزموونەکانمان جیاوازن. کەسانێک هەن کە ئەزموونەکەیان لە ساتێکی دیاریکراو بەهێزە و کەسانێکی گەشتی ئیمانیان هیچ وێستەگا و پەروارێکی ڕوونی نییە. کەسانێکی هەن ئەزموونەکەیان زۆر سادەن بەڵام زۆر ڕاستەقینەوەیە. هەروەها کەسانێکی هەن لە گەنجیەوە لە ژیانیدا داوای لە خوددا کردووە بەڵام لە کاتەکانی دواتر ویزگەی ناوبرا هەیە. زۆر جیاوازن لە ئەزموونەکانماندا. ئەگەر تۆ دەوروبەریت بە ئەزموونەکانی گەورەکانیتە بەیەکەوە باس بکەن ئەوە بۆتان دەردەکەوێت کە تاقیکردنەوەکان چۆن جیاوازن. بەڵام سەرەڕای ئەزموونەکانمان پێویستە سوپاسی خوددا بکەین بۆ ڕزگاربوونمان. پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و بەجێبەجێکردنی ئەوەیە چۆن پێویستە نەعمەتی ڕزگارەکەی خوددا کاریگەری لەسەر ژیانمان هەبێت. وەک باوەڕداران یەکەم شت کە پێویستە درکی پێ بکەین ئەوەیە کە ئێمە گوناهبارین. بە نیعمەتی خوددا ڕزگار بووینە. لە ڕۆمە 3:23 دەخوێنینەوە لەبەر ئەوەیە هەمووان گوناهدارن کردن لە شکۆی خوددا دوور دەکەون. هەروەها لە ڕۆما 6:3 چونکە کرێی گوناه مردنە بەڵام دیاری خوددا ژیانی هەتایە کە لە ڕێگای عیسای مەسیحی خاوەن کۆمەنەوە. کاتێک پۆلس هاتە ڕۆما 13 ئەمە قسەکانی گوت
کە لە ئەزموونەکانی ڕزگار بوونمانەوە دەردەکەوێت بۆیە ئەو خوشک و برایانەی کە میهرەبانن خوددا لێتان دەپارێمەوە لە شتان وەک قوربانیەکی زیندوو پێشکەش بکەن پیرۆز پەسەندکراو لەلایەی خوددا بەرپرستی هۆشمەند دانەتانە عیبادەتی ڕاست بۆ ئێمەیە تیە کاتێک بۆ خۆمان پێشکەش بە عیسا دەکەین دەستەمان پێشکەش دەکەین مێشکمان نوێ دەکەینەوە و نزیکتر و نزیکتر دەبینەوە چونکە دەبینە هاوشێوەی عیسا پۆلس دەڵێت شێوەی ئەم دڵنیاییەوە وەرمەگرن بەڵکو بە نوێکردنەوەی بیرتان بگۆڕن تاکو بە لێکدانەوە بتوانن دەربخات خواستنی خوددا چییە کە باش پەسەند کراوە و تەواوە بنەمەکە جارێکی تر بە سادەیی دەڵێت سەرەوەی بوونی جیاوازی گەورەیە لە ئەزموونی گۆرانکارمان بەڵام هەمووان لە باوەڕدان دەبێت بەردەوام ستایش و سوپاسی خوددا بکەین بۆ نعمەتی ڕزگارەکەی